لە قسەکانت باس لەوە کرد کە هەولێر پەراوێز خرایە لە ڕووی هاوکاریکردنی مادیەوە. دەمەوێت ئەوە بپرسم، ئایا کەم تەرخەمی دەرهێنەرەکان نییە کە نەیانتوانیوە ئەو متمانەیە دروست بکەن بۆ ئەوی هاوکاری بکرێن، بۆ ئەوی کاری هونەری باش پێشکەش بە هەولێر بکەن و مەسەلەکەیە دەرێ سەپرە بە یەک دەست لێ نادرێ. ڕاستە من حکوومەتی خۆم نانم حکوومەتم کەم تەرخەمە. لە ساڵی 2003 پارە ڕژا، پارەی زۆر سەرف کرا لە بۆ هونەر، بەڵام بەداخەوەکە ئیشە جوانەکانی زێ خۆی نەگرت. ئەوە وای کرد کە متمانە نەمینێ لە بینی بەرپرسیان و حکوومەت و بینی هونەرمەندان. هونەرمەندان هەموو نە. ئێستا ئەمن کە ئەکتەرم ئەمە زەمبم نییە، بەڵام کە هەندێک نەمناڵێم هەموو هەندێک لە دەرهێنەرەکان گەندەڵی لە ئیش خۆیان دەکەن. کابرا 100 ملیۆنی وەرگتە 150 ملیۆنی وەرگتە 50 ملیۆنی سەرف ناکە. زۆر هونەرمەند هەیە لە سینەماش و لە شانۆش هەیە، پارەی وەرگتە زارەزوو سیارێ چوە کڕی لە خۆی، یان چووە خانی نییە مەسەلەن خانی کڕی، یان تۆ شتێکی وای کردی، ئەتۆ زارێ ئیشەکەی بکە، ئەتۆ حەقی خۆت چەندە ئەوەندەی وەرگرە، ئەتۆ دەنووسی زیرک و بەرێک لە هونەرمەندان بە من دەڵی خەلی لە بە بڕۆ دڵچی خۆت لە ماڵی خۆت خۆت لە بەرکە. یان نیورانە وەختی زەمەیە وەڵا خواردنی بەتامی پیسە بڕۆ لە ماڵی نانی بخۆ، کاکە بەتامی پیسە بەتامەکانم پیس نینە. باشە تو پارەی ئەوە نووسە لۆ دەوە دەکەیان بچم لە ماڵی خۆم نانی خۆم. ئەو شتانە ئەو گەندەڵیە کرایە و ئەوە وای کرد کە متمانە نەمینێ بەڕاستی. ئەم متمانە نەمینێ لە بینی هونەرمەندان خۆشیان. ئێستا من زۆر کەس هەیە مەسەلەن کە بلێ وەرە ئەو ئیشەی بکەین پێکەوە ئەمر لەوانە سیخەم پێی نەبی. یان شتێکێکە هەیە مامۆستا مەسەلەن دەچیتن کە تەقدیم دەکاتن دەرێ ئەو ئیشەی دەکەم بای مەسەلەن 100 ملیۆنیە 100 ملیۆنەکەی نادەنێ 50 دەدەنێ ئەو بۆ 50 بەخۆی ڕازیە. ئەوە وە دەکا سیقە نەمینی بلێ تو کاکە ئەتو 100 ملیۆن دەوێ ینی یشەکە 100 ملیۆن دەوێت کەسی بە 50 ملیۆن کرد ئەدی ئەو 50 ملیۆن زیادە ئەو شتانە هەموو وای کرد بەڕاستی هەموو وای کرد کە سیقە نەمینێ لە بینی حکوومەت و لە بینی یان لایانی بەرپرس ینی لایانی پەیوەندیدار و لە بینی هونەرمەندان سیقە نەمان لەبەر ئەو شتانە.